نار جنة كردش سليمانية كردي مي زازاي بمرة يه ناس بك بيام چی ام جناس کن هنار کرد بیجن مالا پرژنان دیا شکری گداری بک او بالمانيش هي بزانم اوانية مالا پرژنان خرابو جبنان بالي اوانية المانيش هي اوانية ك او بلي شيف اوانية خواردن درستا كان زور بن خواردن كاتيكا چي مالا كجيني زور به هر يكيك ايش ناكات علي با اوجنه يتربكات يتر ايشا كان ناكرين مال خراد به بس ببورة كاردا شير اوي تر اوي بندي لسر كورتان ببورة چونك كورتان اوانية دائما روشن بير نالين كار علين قويدريش چونك تروزي ويشي ادبية زاني دبين چه دبين چه قويدريش بو كسي كي روشن بير او ويشي بلي زاني چونك اگر كورتان داني بارج لسر داني سواري جبه ببورة يتر لبر او گوێدرێژەکە خۆی حەزی لە حەماڵتی نییە بەس ئەوە نییە کردووانی بە کۆلەی خۆ باری بڵێ بارەکەن و ئەوەکەن مەبەستەکە لە ئەوەیە ئەو بزانم اي باشە مناس کرد بەخێر بێگوڵی دبێت چێ لێ بە زاراوە سۆرانی هون جێر دەبێن گوهدرێژ یان هون دەبێت مناس هەردوویشە هەیە مامۆستا ڕێزم بۆ هەمومان نییە کارویشەیەکی بڵێ هی سەرجادە مەسەلەن ئەترێتەوە کەسێکی ڕۆشنبیر بێ ئەڵێ گوێدرێژ ئەوە نییە کە جوانترە ویشەکە زانی یعنی دەمێ خۆ پیس ناکە بەو گۆتنە زانی چەندیش گوناهە ئەو گوێدرێژە خۆ ئاژەڵێکە ئەوە نییە وەفای هەیە ئەڵێن باشترین ناویە کار دەشێت نا ئەنا پند وەک هاتن و گوتن ئەم دەبێژن یەک دۆ جدل یعنی ئاژەلێکی گەلێکی باشە ev ajel pir baş e xebatê dike kar dike gelkî diweste êm ji wî dibînim ajelekî gelekî baş e û karekî dike karê yek karê gundekî bike ew piştî ew hok û ew pûş gil ser pişta wî ew timî kar dike wefadar e باش مەسەلەن ئەڵێ ئەگەر جارێک مەسەلەن بچێ بۆ جێگایەک جاری دوم ڕێگا ئەناسێ وەکۆ ناوی ئەوە نیەتەوە کە بۆ ئۆتۆمبیل بەکارتێنێ ڕاست ئەو لە کوردستان یان بڵێ لە ئەو کابرایەکە بوو پارتیەکی دروست کردوو بە ناوی کەرانی جیهانی یەکتر بگرن چونکە ئەوانیش ئەوە نیە خەڵکەکان وەکۆ کۆیلە و باریان بڵێ پارەکە باش تا anî bîra me ez ê ya dawî bêjim û ez bêm şevawa ma xweş li di referandûmê de 2017 serokê Partiya Keran li Başûrê Kurdistanê partiyek wan heye serokê vê partiyê çû li dijî referandûmê imze kir got ji bo millet nas bikin Kurd nas bikin got ker tenê serxwebûnê naxwazin bine çi zilam ev ya camêre bi dengî wî tiştek naeşkenandin lê namak da namak gelekî xurda